بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامە ئەمڕۆ سەرلەسەر لێکەوتەکانی ئەو گرێبەستانە دەکەین کە حکوومەتی ماوە بەسەر کوێرم لەگەڵ دوو کۆمپانیا کردوویەتی لێکەوتەی چی دەبێت لەسەر موچە و لێکەوتەی لەگەڵ داهاتوی پەیوەندیەکان لەگەڵ بەغداد و ئەگەر لێکەوتەی لەسەر موچە هەبێ ئایا دەسەڵاتدارانی هەرێم هیچ بەدیلێکیان هەیە چکە لە ماوەی ڕابردوو سەرۆکی پارتی باسی لەوە کردو کە قبول ناکەن موچە دوا بکەوە ئەمڕۆ باسی لەوە کردو کە ناوێ پرسی موچە بە سیاسی بکرا هیچ بەدیلێکیان هەیە دەتوانن لە داهاتی ناوخۆ لە داهاتی دزراوی نەوت موچە بدەن هەروە گرێبەستەکانیش ئایا دەتوانن دەسەڵاتدارانی هەرێم بپارێزن ئەو گرێبەستانە و بۆچی ئەم دوو گرێبەستەی کە کراوە لەگەڵ دوو کۆمپانیای تایبەتە میدیاکانی دەسەڵات بالێکیان داوە کە گرێبەست لەگەڵ حکوومەتی ئەمریکا ئەوانە کراوایە لەم ڕۆژەوە کاریگەریەکیان دەبێت ئەم پرسانە لەگەڵ ڕێک لە بەڕێزان دکتۆر ئەمجەد محەممەد مامۆسای زانکۆ هەروە کاک سەرتیب جەوهەر نووسە ڕۆژنامەنووس قسەی لەسەر دەکەین سوپاسیان بەدەبوونتان دەکەین کاک سەرتیب بەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەمەوێت سەرنجی بەڕێز بزان بەسەر ئەو گرێبەستەی کە سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر چوو کردی لەگەڵ دوو کۆمپانیە کە کۆمپانیای تایبەتن و یەکێکیان لە کەنەدا تۆمار کراوە یەکێکیان بڵێن لە ئەمریکا تۆمارکراوە بەڵام بارگەیان هەر لە هەولێرە و پێشتریش تەنازمونیان هەیە لە کەرتی نەوت و غازی هەرێم چ کاریگەریەکی دەبێت لەگەڵ بەغدا و بە تایبەت لەسەر پرسی موچە بەڕێز چۆن لی دەڕوانی ڕاستیکەی ئەو تێبینیانەی لەسەر گرێبەستەکە هەیە کە ئەلانکراییەکەمیان ئایا ئەم حکوومەتی ئێستا کە کاربڕێکەرە و شەرعیەتی نەماوە بە پێی قانون سەلاحەتی ئەوە هەیە گرێبەستی لەم شێوەیە بکە کە قەبارەی بە بەرهێنانەکە زۆرە و هەرچەند ناوڕۆکە دیار نییە چەند مودەکەی چەندە ئایا سەلاحەتی هەیە یان نە دووەم لە غیابی پەرلەمان و لە غیابی ینی شەرعیەتی مؤسساتی حکوومەت ئەم گرێبەستەکراوە ئەوەی دووەمیان خودی کۆمپانیەکانە کە ئێستا قسەی لەسەر دەکرێت پرۆفایلیان وازح نییە و پێدەچی هەر لە هەرێم تەسجیلکرابن و چەند کەسێکی لە ئەمریکا وەکو باز دەکرێت ئەمە دووەمیانە بەڕاستی کە وەسوڵتەی ڕقابی ئێستا نییە لەسەر ئەم گرێبەستە یانی ئەوەی کە کراوە زیاتر کەمینەیەکی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان کردویانە و لێکەوتەکەش زارێ زۆر وازحنی هەرچەندە ئەمریکا بە ئیجابی هەڵی سەنگاندووە و ئەمە ڕۆڵێکی گەورەی هەلەوەی کە عێراق زارێ لەم مەرحەلەیە بێدەنگ بێت لە داهاتوودا نازانین چونکە لە 2013 لە نهاتی 2013 کە گرێبەستە ئەوەی لەگەڵ تورکیا کرا دوای چەند مانگێک لێکەوتەکانی دەرکەوت ئەوەی ئێستاش وەزارەتی نەوت دوو بەیانی دەرکردەوە وابزانم بەیانی یەکەمیان تون بوو ئەوەی دووەمیان بە سەبەبی لێدوانەکانی ئەمریکا بە تەسەوری من کەمێک تەخفیفتر بوو و چەمانجی داهاتوو ڕەنگە ئێمە بۆمان باشتر دەرکەوێت ئەوەی کە زۆر گرنگە هەرێم لە حاڵێکدا گرتوشی گرفت بۆ وەکو نهاتی 2013 مانجی 11 2013 بەدیری چییە چۆن دەتوانێت ڕوبەڕووی ئەم بارودۆخی دوای گرێبەستەکە ببێتەوە بەڵێ وەکو حکوومەتی کاربڕێکەر کە بپێ یاسا ناتوانێت بەپی تەفسیری دادگای فیدراڵیش کە لە 2022 کردوێتی ناتوانێت بڵێن بڕیارێک بدە کە داهاتووی گەورەی هەبێ کاریگەری گەورەی هەبێ لەسەر داهاتوو ناتوانێت بڵێن گرێبەستی قەرز واژۆ بکە ئەمە بڵێن تشیکردنەوەی دادگای فیدراڵی بۆ مادەی 64 دەستور کاتێکە حکوومەت بێتە کاربڕێکە بۆچی لە غیابی بڵێن لە کاتی حکوومەتی کاربڕێکەر ئەم شتانە دەکرێت یەکێک لە گرفتە زۆر گەورەکانی حکومڕانی لە عێراق بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە نە دەستور جێبەجێ دەکرێ و نەیاسات جێبەجێ دەکرێ و بەپێی واقعی حاضر معاملە لەگەڵ بارودۆخان دەکرێت ینی هەندێک جار هەندێک واقع فەرز بکرێت لە دەرەوەی دەستور و هەندێک واقع قبول بکرێت لە دەرەوەی دەستور بۆیە ینی بڕیاری دادگای فیدرال ڕاستە لەو کاتێکە دەرکراوە ڕێگەی لە هەرێم گرت و دەرگای لە هەرێم داخست ئەو کاتە عێراق بە قووەت بوو ئێستا عێراق و عێراقی بەر لە 2 ساڵ بەر لە ئێستا نییە عێراقێک کە ئێستا لەنێوە جێژاوی گۆڕانکاریەکانی منتیقەکەدا دەژیت و ئەمریکا فشارێکی زۆر لە عێراق دەکات بە سبەبی مەلەفی ئێرانی و من پێم وایە ئەم گرێبەستە و لێدوانەکانی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش هەر لەم چوارچێوەیە کە ئەمریکا فشار لە عێراق دەکات و یەکێک لە گرفتەکانی گرێبەستەکەژەوەی کە ناوڕۆکە کەس نازانێت جگەلەوەی کە ئەوانەی تەوقیعیان کردووە و ئەوانەی ڕێکیان خستووە ئەمە بینیمان سەرۆکی حکوومەت و چەند کەسێک لە ناو ئەنجومەنی وەزیران لەوێ بوون ئەوان ڕەنگە وەڵامی ناوڕۆکی عەقدەکە بدەنەوە ئایا ئەم گازە دەفرۆشێت بە دەرەوە یان لە ناوخۆ بەکاردێت چکەمە یەکێکە لەو
پرسیارانە ئێستا هەیە و لەو تەبریرانێک کە گوایە ئەم غازە بە دەرەوەی عێراق نافرۆشرێت لە ناو عێراق بەکاردەهێنرێت بۆ بەرهەمێنانی کارەبا و بۆ پێویستی ناوخۆ و پێم وایە لە چەند مانجی داهاتوو ینی کاردانەوەی عێراق پەیوەندی بە دۆخی ئێران و گۆڕانکاریەکانی ناوچەکە هەیە کە ئیسرائیل تێدا بەشدارە کە وابەرەبەرە بەشێک لە وڵاتانی ناوچەکە پەیوەندەکانی لەگەڵ ئیسرائیل ئاسایی دەکەنەوە و من زمنی هەم عێراق ئێستاکە بۆیە لە چەمانج داهاتوو ڕەنگە ئێمە وەڵامی ئەو پرسیارەمان دەستکەوێت کە چەند کاریگەری لەسەر موچە دەبێ ئەمڕۆ کەش کاک مەسعود لێدوانێکی هەبوو پێم وایە باستەوە دەکەکە ینی ئەوەی کە باسی موچە و قبول ناکەین و کورد ینی فعلەن دەرۆزەکردنیە من نازانم ئەو یا سەرچاوی ئەم لێدوانەی کاک مەسعود ئەوەیە کە کورد بەدیری هەیە یانیش ئەمریکا بە جۆرێک پشتیوانی کورد دەکات ینی بەڕاستی ئەوە ڕۆشنیە لا ئێمە هەروەکو چۆن لە بڕیارە گرنگ و چارەنووسازەکانی ڕابردووش ئێمە بەرچاومان ڕوونەبوو تا دواتر بۆمان دەکەوت بۆ نمونە لە ڕیفراندۆم کە هەموو دنیا هاتە ڕجا و تکا هاتە دەخوایان دەخیلی کورد کرد کە ڕفراندۆم نەکەن و بەدیل هەبوو ئەو کاتە کورد یان سەرکردایەتی بڕیاردەری کورد یان سەرکردەی حیزبەکان بە تایبەتی پارتیویچێتی ئەو کاتە نەهات نەڕایە و قەنەعاتیان بە تکاورجا و خۆ دەخیلکردنی کۆمەلگای نێدەوڵەتی نەکرد و دواتر لێکەوتەکەی ئەوە بوو کە ناوچە جێناوەکان لە دەست درا و وەزعی کورد لە ناوچەکە لە دنیا پاشقشەی گەورەی کرد. باشە کاکسەتی پێ دوایە ئەم پرسانەش ئیستا ڕیفراندۆم بەوێ گەڕانەوە بۆ عێراقرا ئابووری سەربەخۆ کە دواتر لێکەوتەی زۆریان نەبوو غازەکەش بەڕێز چاوەڕێکی لێ دەکەی ئەوەی کە لێکەوتەی خراپی زۆری هەبێ یاخود و پێ چاوانێوانە کە پێیان وایە ڕەنگە ببێتە بژانەوە بۆ ناوخۆ. پێم وایە کورد لە ماوەی تقریباً 10 ساڵی ڕابردوو بە تهدید لە ناوەڕاستی 2013 و حتا ئێستا یعنی 11 ساڵ و نیوە تقریباً زنجیرەیەک بڕیار و کاروبار هەبوو لە کوردستان بە ڕێگای هەڵە و بڕیاری هەڵی لەبارەوە دراوە هەر لە مەسلەی ناردەدەرەوەی نەوت بە سەربەخۆ بە تورکیا و عەقدە 50 ساڵێکی کە باز دەکرێت ئێستاش نەوانزانی ناوڕۆکەیتە بە داخستنی پەرلەمان بە ڕیفراندۆم و بە تەرەفگیریکردنی ئیقلیمی لە دوای ڕیفراندۆم یعنی ئەوانە هەموو هەڵسوکەوت و بڕیار و کاروبارێک بوون بە ڕێگای هەڵە دابدران و لێکەوتەی خراپی هەبوو. ئەمەی ئێستا گازەکە پێم وایە لەبەرەوەی ئەمریکا لێدوانی ئیجابی هەبوو لەسەر گازەکە ئەو لێکەوتەکەی وەکو لێکەوتەی بۆ نمونە 2013 15 17 نابێت جیاواز دەبێت و پێم وایە عەقدەکە لەبەرەوەی ناوڕۆکەشی نازانین ئەو بەو شێوەیە نییە کە باس دەکرێت چونکە هەم کۆمپانیەکان ئەو کۆمپانیای گەورەیە نین و پرۆفایلەکەیان ینی ڕابردوویان سیڤیان وازەح نییە جگەلەوەیان عەقدێک لە هەرێم کراوە و چەند کەسێک ناو تۆمار کراوە ئەو زەخامەتەی نیە و عێراقەوە دەزانێت و ینی بەنەتیجە پێم وایە دەبێت چاوەڕێی چەند مانجی داهاتوو بکەین هەموو جارش سەرکردایەتی سیاسی سەرکردایەتی حیزبەکان کورد سەرکردایەتی سیاسی نییە سەرۆکی حیزبەکانی هەیە ینی هەواڵی دڵخۆشکار مژدەی دڵخۆشکار لە منطقی قووەتەوە قسە کراوە بەڵام مخابن وا دەرنەچووەکە کە ئەوان پێش بینیان کردووە و ئەوان تەفسیر و تەویلیان بۆ کردووە ئێست بۆ ئەم غازەش ئەمە وەختی دەوێت ینی باسی 110 میلیارد دلار دەکرێت 110 میلیارد گاڵتە نییە یعنی پێم وایە ئەمە پەیوەندی بە 30 ساڵی داهاتووە ینی ئەگەر بێت و لە خلالی 30 ساڵی داهاتوو 40 ساڵی داهاتوو گازەکەی دەربکرێ و ئیستفادەی لێ بکرێت اینجا داهاتەکەی دەگاتە سەرمایەکەی دەگاتە 110 میلیارد دلار نەک ئێستا بە شەو ڕۆژێک 110 میلیارد دلار چۆن دەگاتە کوردستان دوای جێبەجێکردنی ئەو عەقدا چونکە ئەمە پەیوەندی بە ڕەزامەندی ئێرانەوەی ڕاستی چونکە لەسەر سنووری ئێرانە نزیکە و پەیوەندی ڕەنگە بە ڕەزامەندی هەندێک بە ینی لایانی شێر لە هەرێمی کوردستان چونکە دەشێت ینی هەندێک حازری دیکەی بۆ بکرێت سەبارەت بە جێبەجێکردنەکەی. بەڵێ بەس وەکو لێکەوتەی ئەمنی دەبێت چونکە ساڵی 2022 کاتێک مەسرور بارزانی لە ئیمارات وتی دایانەوێ غاسەنا دەکەن بۆ تورکیا بۆ ئەوروپا ئەو بوو کە ئێمە بینیمان بردومانی هەولێر هەبوو تا بردومانی کۆرمۆر هەبوو ئەگەر بچێتە حاڵەتی بواری و
پێم وایە ئێران ئەو ئێرانی جاران نییە، ینی ئەمە بەشێکە لە گۆڕانکارانی کاستی پێ دەکرێت. ئێرانی جاران نییە بەو شێوەیە هەڕەشە بکەێستا ئێران مەشغولی ئەوەیە مشکلەکانی خۆی چارەسەر بکە. بەشێک لەو مەرجانی ئەمریکا لەسەر ئێرانی سەپاندووە یان بە مەرجی پێشبەختەی دانوستانەکانیش حساب بوو، ئەویشە بوو کە هەم حەشدی شعبی لاواز بکرێەوە ئەو زابط و ئەفسەر و ئەو گروپانی کە ڕاستە خۆ سەر بە ئێرانن، یان لە ئیتیلاعاتم زانە چۆنە بکشێنرێنەوە و دووەمیان حەشدی شعبی هەل بکرێ یانیش ڕێگایکی دیکە ببیندرێتەوە کە تێکەڵ بە سوپای عێراق بکرێ یان ناویی دیکەیان بەو دەزێتەوە وەزیفەکەیان بگۆڕدرێ. و من پێم وایە فشار لەسەر تەنها حەشدی شعبینی لەسەر ئەو لایەنانە شەوەکە نزیکن لە ئێران لە عێراق. و ئەمە هەموو ئەو گۆڕانکارێن کە پێمان دەڵێت ئێران جارێ بەم زوانە ڕەنگە پەلاماری هەرێمی کوردستانیان ئەو سەرچاوان نەدەکە ئەو بەیان نەیاری خۆی دەزانێت. کاتی خۆشی ئەو پەلامارانەی هەولێر و ئەوەی پەیوەندی بە کوردستانەوە بوو، هەموو ئێران بوون بەشێکی ڕاستەوە خۆی دەیکرد بۆ نمونە چەندجارێک لە هەولێریدا و بەشێکی لە ڕێی ئەو گروپە شیعە چەکدارانەی دەکرد لە مووسڵەوە پەلاماری هەرێمی کوردستانیدا. ئێران ینی بڕوان ناکەم ئەو ئێرانی جاران بێت ڕاستەوە خۆ پەلاماری هەرێمی کوردستان بدا لەبەرەوەی خۆی لە باردۆخێکی وادانیە دەرگای دیکە بکاتەوە. بەڵام سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاکتۆر جناویشت بەخێربێ بینی خزمەت بەڕێزت دەمانوی سەرنجی بەڕێز بزانین لەسەر ئەو گرێبەستانە لەگەڵ کاک سەرتیبیش باسمان کرد کە لێکەوتەی چی دەبێت ئەو پێ وایە لە داهاتوودا دەردەکەوێت لێکەوتەکەی چی دەبێت بەڕێز خوێندنەوەت بۆی چێەوە پێ وایە چی کاریگە دەبێت لەسەر مەسەلەی موچەش کە ئێستا ئەمڕۆ 25 مانگە لیسی موچیان ناردۆ بۆ بەغدا پێ وایە موچە دیارە ڕوونە یاخود ناڕوونە هەم بۆی ئەو گرێبەستانە بێ هەم بۆی هەڕەشەکانی سەرۆکی پارتی بێ کە لە 15 ئەم مانگە باسی لۆکە قبول ناکەن موچە دووا بکەوێ. بەڵێ بەنای خوای گەورە سەرەتا دەستخۆشی لە کاک سەرتیب زۆر بەخێر بێت. زۆر سپاس. دەربارەی ئەو گرێبەستانە من پێم وابێت لە زانستی سیاست و ئابووریشە پێوترێ پەرەسەندن و گۆڕانکاری و دەرخستنی هەنگاوێکی نوێ بۆ ئەوەی کە دوای ئەوەی لێ بخێنرێتەوە یا دوای ئەوە تەفسیری تر هەڵبگرێت لە ڕووی پەرەسەندنەوە یاخود کە بە عەرەبی پێوترێت تەسعید. ئێمە بمانوێ نەمانەوێت ماوەیەکی زۆرە نزیکەی لە 2014ەوە ئێمە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالیا سڕاع و ململانەیەکی تند هەیە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی کێشمەکێشی مافەکانەوە کە مافی خەڵکو و مافی ئابووری و مافی سیاسی و کۆمەڵێک کێشەی قوڵ هەبووە کە پەرەی سندووە هەندێک جار زۆر چۆتە ئاستێکی بەرز هەندێک جار هێوەڕ کراوەتەوە بە ڕێکەوتنەکان. بەڵام ئەمەی کە ئێستا بینیمان لە دوای 2023ەوە کاتێکە نەوت ڕاگیرا و دوای ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان عێراق دەسەڵاتی پیا کردەوە یاخود با بڵین معادلەکان بە دیوی ئەوە بوو بەوەی کە نەوت ڕاگیراوە حکوومەتی هەرێم بە تەواتی تەسلیم بوو ئامادەی دەربڕیکە واز لە ئابووری سەر بەخۆ بێنێ کە هیچ کەڵکێکی نەبوو بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە خەڵک چاوەڕوانی ئەکرد و تەسلیم ببێت و نەوتەکە تەسلیم بکات. بەڵام وەکو بینیمان ئەو ڕێکەوتنە یا ئەو تەسلیم بوونە جەبەجەکردنەکەی و ئاسان نییە و بینین هەتا ئێستاش نەوت بە ڕسمی ناچێتە دەرەوە بەڵکو بە قاچاغە فرۆشتێ. قاچاغەکەش قاچاغە لە دیدگای ئێمەوە ئەکینا ئۆپیک و ئەوانە خۆم و ئەزانن یەک قەترە نەوت لە هەرکوێ جوڵە بکات مؤشراتی خۆی هەیە کۆمپانیەکان یعنی بەو شێوەیە نییە کە خەڵگو ئازانە پێی نازانرێت. حکوومەتی عێراقیش پێ ئەزانێەوە لەسەر ئاسی جیهانیش پێی ئەزانن و هەموو هاوسەنگەکان لە ڕوانگەی جوڵەی نەوتەوە قیاس کراوە بەو شێوەیە نییە. و ئیسە گەینە سەر ئەوەشکە یەکێک لەو شتانی کە ئێستا حکوومەتی عێراقی فشار ئێنێت بە حکوومەتی هەرێمی کوردستان دوای کۆمەڵێک داخوازی تر و ئیشی تر باز لەوەیە کە ئێستا حالیەن هەر با ئەو قسەیە ئێستا گرنگە بیکەین. یەکێک لە مەرجەکانی درێژەدان بەدانی موچە ئەوەیە کە ئەبێ وردەکاری فرۆشتنی ئەو نەوتەی کە حکوومەتی هەرێم ئەی فرۆشێ بە تەنکەر و تۆ گوێ لە قەنات عەرەبیەکان بگرە کە بە چەند بە گەرمی باسی ئەەکەن و شەقامی عەرەبی ناو عێراقی پێگەرمەکەن بەرامبەر بە کورد کە ئەوترێت ئەوە وا ئەکرێ وا ئەوترێ و نەوتی ئێوەی ئەفرۆشتێ و
داوای موچەش لە عێراقە کرێ یعنی بە کورتیەکەی ململانەکە بەو شێوەیە نییە کە ئێمەوە ئەزانین هەروە هەنگاوێک بێت و قسەیەک بێت بۆیە بەرەو تەسعید ئەڕات تەسعیدەکەش بەداخەوە بەوە ئیسا گەیشتووە کە ئەمان بەرەنجامی ئەو هەنگاوانەی پێشووتر کە ئەو گرێ بەستە نەوتیانە کە کراوە لەگەڵ شەریکاتی تر ئەوەندە نادیارە ئەوەندە ئاڵۆزە ئەوەندە قسەی لەسرە تۆ بیت جارە ئەوانە چارەسەر نەکردووە بچیت درێژە بدەیتەوە بە کۆمەڵێ گرێبەستی تر و کاری تر ئەمانە کە پێم وابێت مۆزوعەکە صرف هەر هەمووی سیاسیە و گرێبەستەکان لەگەڵ حکوومەتی ئەمریکایە یا لەگەڵ ئەو کۆمپانیانە کە سەر بە حکوومەتی ئەمریکانی ئەمریکا دامیانەکە لەم کاتەشە هەموو مەنەزانین کە ئەمریکا تا ڕادەیەک فشارەکانی بۆ ناوچەکە لە ئاستێکایەکە لە پێشە یا لە باڵایە لە ئاستێکایەکە خۆی فەرز کردووەوە زۆرێک لە وڵاتانی ناوچەکە تەسلیمی بوون بە جۆرێک لە جۆرەکان کە پێم وابێت ئەمەی کە ئێستا لێرە کرا باسەکە میدیەکانی پارتیوا گەورەی دەکەن کە چکە کۆمپانیانە بەس بۆ نەوتی هەرێم دروست کراون یەکێکیان لە کەنەدا تۆمارکرا و بارگەی لە هەولێر هەیە کۆمپانیای هاوبەش بەڵێ ئەوی تریشان لە ئەمریکا تۆمارکراوە بەڵام بارگەی لە هەولێرانی بەس بۆ نەوتی هەرێم دروست کراون بەس کاریگەری ئەو گرێبەسێکی کراوە لەسەر موچە پێ کێشەی بۆ موچە دروست ناکە یا خۆت پەیوەندی هەیە بەشتی ترەوە ناتوانانی ڕاستە خۆ بڵێ پەیوەندی بە موچەوە هەیە چونکە موچە هەموومە نەزانین کۆمەڵە فاکتەر دەورەبینێتیایە هەتا ئێستاشی لەگەڵا بێتەوە تا مانگی پێشوش موچە بە پێی قەرارات و بە پێی ڕێکەوتنەکان و بە پێی وردەکاریەکان کە هەموو مێشکی خەڵک پڕکراوە لێی بە پێی ئەوە نەدراوە بەڵکو هەمووی بە پێی یاسا نەدراوە بەی مستحقات سیاسی نێردرا هەر هەمووی بە مجاملات و بە ڕێکەوتن و بە ئەم جارەش بیدەین ئەها گۆڵێ بە ئەم مانگەش بدرێت ئێستا ئەم مانگەش ئایا بەر ڕەحمەتی ئەو مجاملەیە ئەکەوێت یاخود ئیشان بە یەکتری هەیە لە ڕووی سیاسیەوە لا یەزال یاخود لە حدێکە ڕای ئەگرن ینی ئیسە بە پێی هەندێک قسە بێت سوودانی جۆرێک لە ئەوکو بڵێ گیری بۆ دروست بووە ئایا وەکو مەرج بەکاری هێنێتەوە ئایا مۆزوعەکە لە دەرەوەی خۆیانە بۆیە ئەم گرێبەستان سوودانی نییە بۆ ئەم گرێبەستانەوە شقامی عێراقی بڵێنەوە تۆ بەبێ ڕاوێژی تۆ گرێبەست دەکرێت نەوت دەفرۆشترێت تۆش موچیان بۆ دەفشاری بۆ دروست حەزەکەی نەسەر ئەوەش کە چۆن پینە ئەکرێت یعنی من متابعی ئەوانەشم کردووە حەزەکەم هەر ینی خەڵک و شار بێت کە باسەجار ئەم شتانە ئەکرێت ئەبێ هەموو دیوەکانی باس بکەیت یەکێ لەو شتانی کە پینەی پێەکەن ئەڵێن ئەمە عقودانەکە کراوە عقودێکە ئیلاقەی نییە بە نارنە دەرەوەی غاز یان تۆ سیرکە ئەمە ئیلاقی بەوەیە بۆ ئینتاجی غازە بۆ وزەی ناوخۆی بۆ بەکارێنانی بۆ وزەی کارەبا لەبەرەوەی وەکو بڵێ نەڵێن کاکە مخالیفی مادی 114 دەستورە بۆی نەڵێن ئەمە تۆ پرست بە عێراق نەکردووە یعنی ئەویش تەبعاً وەکو بڵین جۆرێک لە حیلە و یا جۆرێک لە کەمکردنەوەی فشارە بەڵام ئەسڵەکەی باسی ئەمریکای ناردنی موچەکە ڕوونە دوای دینە سەر لێکەوتەکانی تە بزۆک و ناردنی موچەکە من ئەزانم موچە پەیوەندی نییە بەم عقودانەوە چونکە تەسلیحاتی حکوومەتی عێراقیش لەم ئەخیرا جۆرێک لە نەرمی نوان دۆکو جۆرێک لە ڕەزامەندی نوان بۆ چونکە باسی ئەمریکایە ئەمریکا خۆی لە بیانووە بۆ عێراق لە زۆر ڕۆ فشاری هێناوە بۆی بۆ یەکێک لە فشارەکان ئەگەر بریتی بێ لەم گرێبەست و عقودانە پێم وابێ ئاسانە بێدەنگە بێ لی جارە نیکا بە گرفت و کێشەیەکی گەورە بەڵام گرفتی گەورە لەوەیە کە ئایا مستەقبەلی عێراق بەم شێوەیە کە لێ ئەکرێتەوە لە ئێران ئایا مەسەرن ئەو مەساڵحانەی کە لە ئێرانە لە عێراقا هەیەی تا چەند حەدی بەداانێت و ئەمە بریتە لە جێبەجێکردنی سیاسەتی ئەمریکا یەک جملەماوە گرنگە بیڵێم وەکو زۆرێک لە چاودێرن باز لەوەکەن ئەڵێن چۆن ترامپ هات لە سعودیە و لە ئیمارات و لە قەتەر بەخۆی و یەک باوەش دۆلارەوە گەڕایەوە لە عێراقیشە ئەمەی کرد بە خاڵێک ئەومەی کرد بە پێگەیەک بۆ ئەوەی بڵێ لە عێراقیشەوە من توانین بەرژەوەندەکانی خۆم دابین بکەم و ڕێگەیەک بێ بۆ ئایندە کە عێراقیش نەوێرە قسە بکە یەک قسەی تر گرنگە کە عێراق لەم چەند ساڵی کۆتاییە زۆربەی گرێبەستەکانی لەگەڵ کۆمپانیا سینیەکان هەیە لە بواری نەوت و ئەمەش قوبڵکراو نییە ئەمریکا خۆی بە دەسەڵاتی ناوچەکە ئەزانێت کاتێک کە عێراق بیەوێ لەگەڵ وڵاتێکی ترا بەرژەوەندەکانی دابینکە ڕێگە نادا کۆمپانیای زۆ بچووکن ئێستا ئەکسەمۆبیل پێشتر هەبوو لێرە پاشەکشەی کرد
هەر ئەو کاتە وەزیری دەرەوەی ئەمریکا سەدەمی ڕفراندۆمەکە پێشەوەی بێ بە وەزیر سەرۆکی جێبەجەکاری کۆمپانیای ئەکسۆمۆبیل بوو بەڵام لە ڕیفراندۆمەکە و فشاری لە سەڵاتدارانی هەرێم کرد. ئێستاش ئەمریکا قسە لەسەر ئەوەشە کە ئەم بۆ نمونە ئیتیفاقیەش و ئەم گرێبەستانەش ئایا کاتیە یا درێژخایەنە ئایا بۆ بەرژەوەندی فشارە بۆ سەر عێراق بۆی تەسلیم بێ لە بواری ترا یاخود درێژکراوە وەکو ڕفراندۆمەکە کاتێکە یعنی ئایا ڕێگەی دراو بۆ ئەوی دوایی معادلەکە بگۆڕێ بە شێوەیەکی تر ئەمەش مەرج نییە تا سەر بێت بەڵام ئێستا لەم کاتەیە ئەو خوێنەوانی باڵکەم کاکتۆر کاک سەرتیب بێمە خزمەت بەڕێزت سەبارەت بە بڵێن هەڕەشەکانی سەرۆکی پارتیە بوو لە 15 مانگە گوتی چتر قبول ناکەن و ئەمڕۆی کە بەڕێزت باسی کرد کۆبنەوەیکی هەبوو باز لەوەکە کە نابێ موچە بە سیاسی بکرێ بەدیلێک دەبین لە سەڵاتدارانی هەرێم یاخود ئەگەر موچە دواکەوت دەتوانن لە داهاتی ناوخۆ لە داهاتی نەوت موچەکە بدەن؟ وڵی ڕەنگە ئێمە چاوەڕێ چەند ڕۆژی داهاتوو بکەین بزانین ئەگەر بەغدا گریمانەیە گریمان پارێنەر هەرێم بەدیلی چییە یعنی ئەو کاتە بۆمان زیاتر دەردەکەوێت ئەو بەدیلی کە باز دەکرێت نەک باز دەکرێت ئەو زمانەی کە قسەی پێ دەکرێت بۆمان دەردەکەوێت چی لە پشتە ینی هێشتان بۆمان ڕوو نییە بە پێی ئەزمموی خۆمان لە ماوەی 10 ساڵ بۆ 12 ساڵی ڕابردوو نەخێر هەرێم هیچ بەدیلی نییە بە شێویی دروست بەدیلی جگەرەوەی کە ئەمریکا فشار بکاتە سەر بەغدا لەم تەوقیتە پێمە بەغدا لە باردۆخێکی خراپدایە وم پێم وایە بەشێک لە هەرێمی کوردستان لە ناو معادلەی ئیقلیمیدان ڕەنگە ئەمریکا فشار لە بەغدا بکە سەبارەت بە موچە بەڵام ئەگەر بگەرن و سەر عەقدەکە کە گرینگە باسی بکەین ئەویژەوەیە ناوڕۆکی عەقدەکە بۆ ئێمە گرینگە چەند حسەی کۆمپانیاکە لەم گرێبەستا چەندە و حسەی حکوومەتی هەرێم وەکو بەشی حکوومەتی هەرێم چەندە ئەم زانیارە بۆ ئێمە گرنگترە لە هەمویان بۆ چونکە ئەمە پەیوەندی بە نەوەکانی داهاتووی هەرێمی کوردستانەوەیە پەیوەندی بە ژیانی خەڵکی کوردستانەوەیە و پەیوەندی بۆ ڕەنگە بەشێک لە وڵامەشمان دەستکەوێت ئایا ئەگەر بێت و وەکو ینی ئەوەی کە ئێمە ئەزمونمان لەگەڵ عەقدەکانی دیکە یان ئەو زانیارەی لەسەر عەقدەکانی دیکەی پێشوو هەیە ئەگەر بەم شێوەیە کرابێت کە 150 بۆ 60 بۆ کۆمپانیەکان بێ و 120شی بڕوە بۆ مەساریفی ئەملا و ئەولا ینی هیچ بۆ هەرێم نامێنێتەوە هیچ بۆ حکوومەت نامێنێتەوە بۆیە یعنی هەر گرێبەستێک بەو بەپێی ئەو منطقە هەر گرێبەستێک بای هەر چەندی بێ بۆ تەمەنی هەر چەند بێت لە بەهەدەردانی سامانی سروشتی و پارەی هەرێمی کوردستان و پارەی خەڵکی کوردستان واوەتر هیچی دیکە نییە یعنی سوودی بۆ خەڵکی کوردستان نابێت و ینی هاوڵاتیانی کوردستان بەشێک نابن ینی شەریک نابن لەم سەرۆت سامانە جگەرەوەی کە ڕەنگە حاکم و حکومڕانانی هەرێم زیاتر سوود لەو گرێبەستانە وەربگرن بۆی کە ئەمریکا دیفاعیان لێ بکە بۆمانەوەی خۆیان بۆی کە کۆمپانیەکانی حزب دەوڵەمەندتر ببن و ئەو کەسانی کە لە حزبدان بڕیار بەدەست و کار بەدەست و پارەیان هەیە دەوڵەمەندتر ببن. باشە بەس ئێمە ئەزمونوانەیە لە کاتی ڕفراندۆمەکە پێشتر بەرپرسانی هەرێم دایانگوت با کۆمپانیام دیکەکان بێنە هەرێم وەکو ئەکسۆمۆبیل کە کۆمپانیایەکی زۆر گەورە بوو هەرێم دەپارێزن بەڵام ئەزمون ڕفراندۆمان بینی یاخود ئەو دەسەڵاتدارانەی کە پشت بە وڵاتانی تر دەبەستن بۆمانەوە لە حکومڕانی ئایندیان ڕوونە یاخود دەبێت لە ناوخۆی خۆت پشت بە میلەتەکەی خۆت ببەستی دادپەروەری هەبێ تاڵانی نەبێ ینی لە دوای ڕفراندۆم ئێمە ئەوەی کە بۆمان دەرکەوت و بەوازی ئەوە بوو یەکەمیان پێش ڕفراندۆم و دوای ڕفراندۆمیش ینی پێش ڕفراندۆم لە سەردەمی داعش بۆمان دەرکەوت ئەو هێزی پێشبەرگەی هەیە لە کوردستان توانایی بەرگەگرتنی هێزێکی وەکو داعشی نەوەکە هێزێکی نانیزامی بوو میلیشیا و چەکدار و ینی هێزێکی بێزراو بوون لەسەر لە ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی و چەکی قورسیشیان نەبوو تەیارەیان نەبوو هێزی پێشمەرگە نەیتوانێت بێتە پارێزەری کوردستان ینی مقاومەی کرد شەهیدی زۆر درا بەڵام بەرگەی نەگرتە تا ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی و ئێران نەهات بایە فریای هەرێمی کوردستان زەرەرەکە زۆر گەورەتر دەبوو ئەوەی دووەمیان کۆمپانیەکانی نەوت کە باز دەکرا فریای هەرێمی کوردستان نەکەوت ینی کۆمپانیەکانی کە گوایە دەبنە ڕادع و لەمپەر و دەبنە پارێزبند بۆ هەرێمی کوردستان نەیتوانی سێمینیشیان ئەمریکا وڵاتانی ئەوروپا کە دەبوایە پشتیوانی هەرێم بکەن بە پێی منطقی بەسئولینی کورد پشتیوانی کوردیان نەکرد ئەمریکا و ئەوروپا ئێمە نابێ احتیمال لەسەر بکەین کە ینی
دیفاع لە ملەتانی ناوچەکە و لە ناو ملەتانی ناوچەکە کورد دەکەن نا ئەوان بەدوا بەرژەوەندی خۆیانەوە بۆیە دەبینین لە شەو ڕۆژێکدا ئەحمەد شەرعێک کە تیرۆریستە و لە ناو لیستی تیرۆری ئەمریکادا بوو هاتن لە سعودیا بینیان و ترەمپی و تۆپیاویشی ئازای یعنی لە سەرێکانی لە گرسپی لە 2010 سەرەتای 2019 ئەمریکا کشایەوە لە ئەفغانستان لە شەو ڕۆژێک وڵاتەکەیان بزێشت و خەڵک خۆی بە فڕۆکەوە دەکرد و دەکەوتە خوارەوە ئەمریکا وڵاتێک نییە بەها مرۆییەکان بپارێزێ و ئەو قسانی کە ئەوان دیکەن لەبارەی دیموکراسی و مافی مرۆڤ و مافی چارە نووسی گەلان ئەومان ینی بۆ داپۆشینی بەرژەوەندەکانی خۆیان بۆ یاریە سیاسەکانی خۆیانە ئەگەرنا ئەوان بەدوای بەرژەوەندی خۆیان و دەشت لە یەک سەعاتدا هەڵوێستی خۆیان بگۆڕن بۆیە ئەو نقطەی مهمە دەشێ ئەم بارودۆخی هەرێمی کوردستان ڕۆژێک قەڵب ببێتەوە بە تایبەتیش ئەگەر بێت و عێراق بچێتە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمی کە لەگەڵ ئیسرائیل باشە عێراق ئەگەر پەیوەندەکان لەگەڵ ئیسرائیل ئاسایی کردەوە ئەوە دەبێتە قووەت بۆ عێراق لە ساڵحی کورد نابێت ینی بۆ کورد گرنگە چەند شتێک گرنگە یەکەمیان پێش هەموو شتێک گەڕانەوە بۆ ملەتی خۆی ینی ئەم حکومڕانە بگەڕنەوە بۆ ملەتی خۆیان ناوماڵی خۆیان ڕێخەنەوە ناوماڵی کوردستان ڕێخەنەوە دووەمینیشیان ڕاستیەکەی لە واقعی ناوچەکە تێبگەن ینی وا تەسەور نەکەن ئەمریکا تا هەسەر لێرەیەوە پشتیوانی لێ ئێمە دەکەن بەوەی چاومان کاڵە نا بەرژەوەدیان لەم ناوچەیە هەیە دەشێم عەقدەی کە لە گەرمیان کراوە عێراق گرنتی بدات کە عەقدەکە حسەیەکی زیاتریاندا تێ پەشیمان ببنەوە بۆیە دەبێت دەستبەرداری گەندەلی و بن هێزی پێشمەرگە بە قووەت بکەن ئەم حکوومەتەی کە پێک نهێنراوە بە سەبەبی بەرژەوەندی حزبی و تێڕوانین بۆ دابەشکردنی پۆست و بۆ کێکەکە بگۆڕن بۆی کە بتوانن تەوافقێک دروست بکەن و بگەڕنەوە بۆ پەرلەمان مەرجەعیەت زیندوو بکەنەوە بناوما ینی حکومڕانی لە هەرێم باشتر بکەن بۆ بێتە سەرچاوی هێز بۆ هەرێمی کوردستان بەڵێ سوپاس دەکەین کاک سەرتیب کاکتۆر و خزمەت بەڕێزت سەبارەت بە هەڕەشەی دەسەڵاتدارانی هەرێم پێ دوای جێبەجێ بکەن ئەگەر موچەنێت قبول یاخود لە بەغدا بکشێنەوە یان بەدیلێکە بێ بەڵێ طبعا ئێمە هەموو جار باسمان کردووە کە زمانی هەڕەشە هیچ کاتێ سوودی نەبووە تەنها بۆ چۆن کەفوکوڵێکە کاتیە و هیچ بەرهەمێکی نابێت و دواتر ئەوەی کە زۆرتر کەفوکوڵ و گەرمی و هەڕەشەکات زۆرتر تەنازولەکات ئەسڵ وایە تۆ هەنگاوەکانێ زۆر دەوڵەتدارانە بێت و مەحکەم بێت و پتەو بێت و بنەمای هەبێت و ئوسوسی دەوڵەتداری بۆ دروستکەیت بۆ ئەوەی هەنگاو بە هەنگاو بەرەو ئامانجێک بڕۆیت کە دوایی لی نەگەڕێیتەوە بەداخەوە ینی ئێمە بەردەوام گیرۆدەی ئەوە بووین کە شتەکان لە هەرێمی کوردستانە هەر کاتی بووە هەوڵە دراوە شتێک کراوە دڵی خەڵک خۆشکراوە من لە بیرما کە باسی ئابووری سربەخۆوە کراوە باز لەوە کرات کە هەموو هەوڵەتێکی هەرێمی کوردستان ئەبێ بە خاوەنی نیسبەیەک لەو داهاتی نەوتە و هەمووی دابەشەکرێتەوە بە یەکسانی و ئیتر ئەوەنە نەوت ئەبرێتە بەڵێ هەموو تاکێڕوانی بەرەکەوێ و ئیتر ئەوە هەرێمی کوردستان ئەبێ بە وەکو وڵاتێکی خەلیجی دەوڵەمەند ئەبێ یعنی شتی مژدەبەخشی خۆشی زۆر باسەکرا و بەداخەوە کەفوکڵێ بوو دوایی دامرکایە و هیچ دەرنەچوو بە پێچەوانەوە خەڵک زیاتر هەژار بوو بە هەمان شێوەکو جەناوت باسی کرد پێش ڕیفراندۆم هەڕەشەی زۆر ئەکراوە لە داهاتوو عبین بە دوو دراوسێ لەگەڵ عێراق و کەچی دوایی مەسەڵەن هەر ئەو کەسانی تەسریحی توندیانەدا هەر ئەوانیان وت کاکە داوا کارین کە وەکو برابەیەکەوە بژین لە وڵاتێکا و هەمومان برایەکین و یعنی داوای ئەویانەکە لەبەرەوە من پێم وابێت هیچ بەرهەمێکی نیە بەڵام ئەبێ ئێمە خوێندنەوەی بۆ بکەین ئاماژەکان چیمان پێ ئەڵێ طبعا ئەو هەڕەشانە لە 15 مانگ بوو بەو شێوەیە کرات دوای ئەوە حتمما ئەزانرا کە ئەم سەردانە هەیە بۆ ئەمریکا یعنی وەک بڵێ ئێستا دەرکەوت کە ئەوە جۆرێک لە خاڵێ کە تۆ مەسەڵەن ئەزانی سەردانەکەیت و ئەم گرێبەستانە و ئەمریکایە بەدەمتەوە و جۆرێک لە ئەمە پێم وایە بێت لەوەش گرنگتر کە پێویستە ئاماژەی بۆ بکەین کە ئەو هەموو کۆبوونەوە و بە یەگەیشتانەی لە نێوان مەسرور بارزانی و پاڤڵ تاڵەبانی ئەشێ ینی خوێنەوەشی بۆ بکرێت باسی ئەم بابەتە کرابێت ینی ڕێکەوتنێکی جۆرێک لە پشکی هەیە و بڵێن چونکە ممکن بۆرگیرا نییە لە سنووریەوە هەر بەڵێ
هەم لە سنووری ئەوە هەم میران هەم بڵین میران بڵێ کوردە میریش بەڵێ من قەنەعەتم وایە پێشوەخت ئەوە کراوە پێشوەخت ئەو جۆرە لە ڕێکەوتن کراوە بەڵام ڕێکەوتنەکە ئێستا جیهەتی واجیهە بۆ ئەم ئیشە بریتێ لە حکوومەت و یعنی قەوممان بینیمان وەزیرێکیان بردخۆ وەزیرە وەزیری کارەبایە و بە وەکالەت وەزیری سامانە سروشتیەکان و ئیمزای پێەکەن وەکو واجی هەیە ئەگینا پێشتر شێلراوە پێشتر قسەی لەسەر کراوە وازە هەمە باسی خەریتەی وزەیە لە جیهانە هەروە ئاسان نییە سراع لە بینی زلهێزەکانە باسی سینە کە ئێمە لە بیرمانە لە سەردەمی عادل عەبدولمەهدی کە ئەیویست لەگەڵ سینە کۆمەڵی گرێبەست بکات گرێبەستەکانیش هەنگاوی بۆ نا یەک دوو جار سەردان کرا کە چەند هزار قوتابخانە دروستکا و چەند هزار خستەخانە دروستکا و جادە و بان و یعنی بنیەیەکی تەحتی بەهێز لە عێراقا هەمووی خراپە بەرنامەوە کە بە هەتا قەرزی درێژخایەنی باتێ لە داهاتوە لە ڕێنەوتەوە بۆ نمونەوە تەعویز بکرێتەوە هەموو ئەمانە لەو کاتا بوو کە ئەمریکا ئەتوانین بڵێ لە معادلەکە تەرەفی لاواز بوو لەسەر ئاسی منتیقەکە بەرامبەر بە سین بەڵام وەکو بڵێ ئەمریکا ئەوە تا ئاگای لەم بابەتە هەیە و لە جەولەیەکی ترایەتە پێشەوە فەرمووەوە تا ئێستا شروعی خۆی فەرزەکە لە منتیقەکەیە و کۆمەڵێک پرۆگرامی هەیە بەڵام ئەم پرۆگرامی ئەمریکا کەوا ئەکات ئێستا لەگەڵ ئێرانە ینی هەموومانە پەیوەندی هەیە بە ئێرانیشەوە ئەگەر ڕێککەوتن لەگەڵ ئێران سەر بگرێت کە هەمیشە ترس هەیە لە بینیەوە ئانوساتە لە پڕمەسن سەر نەگرێ چەکەکانیان ئامادەیە چەکەکانیان ئامادەیە یعنی ئەوە خواسی ناتەنەهەیە کە ئەڵەیە ئەگەر یعنی وەکو بڵێ بە ئەمریکا ئەڵێ ڕێگەم ببا بە زەبری هێز ئێمە نەوەیەکەی لە ناوبەرین تەبانەوە مەبەستی ئەوەیە هەر بنیە اقتصادی ئەوەنەی کە تەدمیر بکات لە منتیقەکەیە بەڵام دیارە ئەمریکا ئەڵێ ئەو شتەی ئەتەوێ من بە ڕێگەی تر ئەیکەم بۆیە ئەوەمە کە بە ئەو زەرەرژ نەکەین بەڵکو ئێران بخین ناو معادلەکەەوە ئایا ئێران ئەچێت لەگەڵی ناچێت ئەوانە هەمووی پەیوەندی هەیە بابەتی عێراقیشەوە بەم کۆمپانیانەوە کە ئێستا وردەدێنە پێشەوە لەگەڵ ئەمریکا هەم ڕێگنەکەوتن کاریگەری لەسەر عێراق زۆریش کاریگەری هەیە زۆریش کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەیە لەسەر پەیوەندی ئەم حکوومەتی حتا ئەم دروست بوونی حکوومەت دروست نەبوونی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی بەوە هەیە تەنانەت ئێمە ئەبێت نەیشارینەوە کە شتێک هەیە کە لەوانەیە مەسەرەن خەڵک یعنی چاوەڕوان بێت ئەم حاڵەتانی کە ئێستا لە هەرێمی کوردستانە کە جاری وا هەیە خەریکە نزیکە بنەوە بەڵام خەبەرێکیت شتێکیت معلومەیەکی تازیان بۆیە زیاتر دوور ئەکەونەوە حکوومەت یاریان پێکێنانەکەی دو کەوت پێی گفتوگوی ئێران پەیوەندی بەو فشارانەوە هەیە کە ئەو تەرەفانە کام تەرەفەی پشگیریەکەی بەهێزترە بێت و زمانی زیاتری بۆ دروستە بێ بۆ ئایندە و دیفاعی زیاتر لێ ئەکرێت ئەوە زیاتر شروعی فەرزەکە شروعی زیادەکە کاتێک کە زانی لاوازە شروعەکان کەمتر ئەکاتەوە بۆ چوونە پێشەوە کاتێک کە ئەزانەیە پشتی بەهێزترە و بەهێزرە بێ بۆ نمونە مەسەلەن لەگەڵ ئێران لی بدرایە یعنی وازەختر و سەریحتر بێڵین ئێران ئەگەر بەهاتای لی بدرایە و لەگەڵ ئەمریکا ڕێک نەکەوتایە کەواتە ئەو تەرەفەی نزیکە لە ئێران و لاواز دەرەکەوێت تەرەفی بەرامبەر بەهێز دەرەکەوێت شروعی خۆی زۆرتر فەرزەکە یعنی ئەمانە هەمووی معادلات نەبێ بەڕوونی ئاگامان لێبێ بە هەمان شێوە شتێکی تری زۆر گرنگ کە پێویستە لێرە باز بکرێت ئەم بابەتەی موچەکە یەکلا نابێتەوە هەمووی پەیوەندی بە چوونە دەرەوەی نەوتەکە هەیە نەوتی هەرێمی کوردستان بۆ ناچێتە دەرەوە هەمووی پەیوەندی هەیە بەو عقودانەوە کە پێشتر کراوە لە سەڵاتدارە هەردانەوێت بۆ شێ بەردەوام بێ بۆی خۆیان قازانس ئیشان بەو دۆخە هەیە بۆ چونکە مەساڵەی خۆیان بەردەوامە هەم عێراقیش و هەم هەرێمی کوردستانیش ئەو دەسەڵاتدارانەی کە ئەم عقودا یەک مەرجیتری هەیە کە زۆر یعنی جێگەی ئەسەفە کە خەڵک نەیزانێت عقودی شەراکە یعنی چی یعنی ئەو عقدا کە ئەکرێت بەشێکی سەرەکیان خاون پشکن و کێشەکە لەوایە ئەو شەریکارنەی ئەو کۆمپانیانەی کە ئەم ئیشەیان کردووە و عقدی شەراکەیان هەیە لە قەزیەکە ئەوانیش هەر ئەسهۆمی تایە یعنی هەر ئەمریکی نییە بەتەنها ئەوە تا مەسەرەن خەڵکی دەسەڵاتداری هەرێمی کوردستانیش لەنا ئەو شەریکەیە هەیە کە پشتێک لەوەی بۆ ئەگەڕێتەوە یعنی ئێستا ئەو ڕقەمە بێڵم لە 45 داهاتی ئەو عقودانە ئەگەڕێتەوە بۆ شەریکەکە لەو شەریکەیە نسبەتێکی بۆ ئەم دەسەڵاتدارانەیە کە حکوومەت لە حکوومەتە هەنوو ئەم عقدیان ئاسان کردو سپاس دەکەم کاک سەرتی بێمە خسمت بەڕێزت سەبارەت بە یەکێتی و غاز
پێ دوایە پێشوەختە ڕێکەوتنی لەسەر کراوە چونکە پێشتر باڵ تاالبانی لە هەڵمەتی هەڵبژاردن بڵێن کاتی مایک شکاندنەکان زۆر باسی غازیشی دەکرد کە دەیگوت ڕێگە نادەن غازەکەش بە دەردینەوتەکە ببرێت ڕێکەوتن کراوە نازام ڕێککەوتن کراوەیان ناچووکە شتێکالان نەکراوە بەڵام بەپی ئەوەی کە دکتۆر ئامانج ڕەحیم لەوێ بوو دایم بەفتی مفاوزاتی یەکێتیشە لەگەڵ پارتی و وەزیری پێشمەرگەش لێ بوو پێم وایە ئێستا دەبێ ئاگدار بێ نابێ ئاگدار نەبێ دکتۆر ئامانج بە خۆشی تەسەور دەکەم یەک لەوانەیە کە لە ڕێکخەرانی عقدەکەیە و نەک لەگەم عقدە ڕەنگە لە هەموو عقدەکان ئاگدار بێ و بەشێک بێ لە ڕێکخەرانی عقدەکانی پێشووتیش. بەڵێ کاک سەرتیب ینی بوو ڕۆڵایی دەنگت باش نەگەشتە لای من لە ستۆدیۆ ینی وا تێگەشتم کە جۆرێک لە هەماهنگگی هەبێ ینی نازانم ڕێککەوتنی پێشوەختە کراوە لە نێوان هەردوو لایەن لە پارتی وێچێتی یان نا بەڵام لە ناو وەفدەکەی کە لە ئەمریکا بوون بۆ ڕێخستنی ئیمزاکردنی عقدەکە دکتۆر ئامانجی تێدا بوو دکتۆر ئامانج بۆ خۆی پیاوێکی قانونیە و ئەندامی وەفدی یەشێتیشە بۆ مفاوزات لەگەڵ پارتی و پێم وایە ئێستا دەبێ ئاگدار بێ ناکری ئاگدار نەبێ لەو عقدا و نەک لەم عقدا لە عقدەکانی پێشووتریش دکتۆر ئامانج هەر ئاگدارە و وەیچێک بۆ لە ڕێکخەران باشە بەس ئەو لە ئەمریکا قسەیەوەشی کردوتی لەبەرەوە نەوتیان فرۆشت لەبەرەوەی عێراق بوجەکەی بڕیوە یعنی لێ مانگی 2014 ینی بڵین بوجەکەی هەرێم بردرا دەکرێت لە ماوەی یەک دوو مانگدا بۆری دروستکەی گرێبەستکەی ناردە بکەی ئەم قسانە پێشتر کاک حەکیمە قسانە زۆر پێشتر زۆرمان قسە لەسەر کردووە لە مانجی لە ناوەڕاستی 2013 باس لەوە کرا کە نەفتی هەرێم بودجەی هەرێم دەبڕدرێ بۆ چونکە ئامادەکاری دەکرا بۆ هەناردەکردنی نەوت لە ڕێی تورکیاوە عقدی لە نێوان هەرێم و تورکیا کرا 28 بوو ئەگەر غەڵەت نەبم 28 2013 مانجیەکی 2014 پارە بڕا یعنی لە بەغدا وەفدێکی هەرێم چوو بوو بە بەغدا لە ماڵی دکتۆر ڕۆژی ڕەحمەتی دانیشت بوون یەکێک لە وەزیرەکان پێیوتم گوتی من بە ئاشتی هەورامی گوت کە سەری کوردی لە قوڕنا ئاشتی هەورامی بەڕاستی پێم وت کاکەوە بەغدا خەریکە معاش دەبڕن و خەریکە بودجە دەبڕن و مالیکی جددیە لە مۆزوعە وتی پێی وتم مالیکی ئەوە نییە بتوانێت میزانی هەرێم ببڕێ و معاشی هەرێم نەنێرێ بڕیان تووشی دەردەسەریەک بووین ئەوە 10 ساڵە پێیان ناکرێت چارەسەری بکەن ئەگەر هەر مانگێک بەغدا پارە نەنێرێ بۆ هەرێم وشکە بێت ینی پارە هەیە بەس نایدەن بە خەڵک ینی معقول نییە وەکو مەزبوری بچینە و تەفاسیلە کە نەوت ڕۆژانە 300,000 بەرمیل دەڕوا کە داهاتی ناوخۆی هەرێم وازەح نییە کە عقد و عقود دەکرێ وازەحنی ئەم قسانە بەڕاستی زیادە دەیکەن کە وڵە هەرێ بەغدا پارەی هەرێمی بڕی و ناموزانی هەرێم بڕی و ئەگەرە عقدەکە نەکرا بۆیە 50 ساڵێکە باردۆخکە بیانی بەو ئاراستەیە نەدەڕۆیش کە پێیدا ڕۆیشت و زەرریشمان تێدا کرد باشە بەس دەماوەی ڕابردووی کێتی لە مەسەلینە و دیارێکی دەکرد کە ئاگامان لێ نییە و هەندێک دییانگو ئاگامان لێ و لە غازەکەش ئەمە دووبارە دەبێتەوە پێم وایە زۆربەی عەقدانەی کرابوون یان کراون تا ئێستاش لە سنووری پارتیە بۆی ڕەنگە پارتی بەشێکی بێچێتی پیشان نەدەوانی کە لای خۆیەتی حتا لە مەسەلەی عەقدە 50 ساڵێکە پێم وایە لە بازنەیەکی زۆر داخرا و یەکێتی پارتی تێدا ئاگدارن ینی ڕەنگە و پەیوەندی بەوە هەبێت لەمە دووە نازانم ینی ئەوەی کە لە سلێمانی کراوە لەسەر ڕۆژی ڕابردوو پێم وایە حەق وایە چ سەرکردایەتێکی یەکێتی نیشتیمانی کوردستان چ ئەندامێکی ئەو وەفدی کە لە بەغدا بوون وەڵامی ئەو پرسیاریان لا دەستکەوێت کە یەکێتی ئاگدارەیان نا باشە وەکو دو پرسیارم پێشتر باسیەوەت کرد کە لە بری پشتبەستن بە دەرەوە بڵێن پشت بە ناوخۆی خۆیان ببەستن نمونە هەیە کە بڵێن دەسەڵاتدار بۆیەوەی کە پشتی بە دەرەوە بەس بێت و پشتی لە میلەتەکەی خۆی بەس بێت کۆتایەکە هێرەوە بێ بڕوات بە دوو خاڵ جواب بدەمەوە یەکەمیان لە مێژووی مرۆڤایەتی نەبووە حکومڕانیەک عادل بوو بێ و خەڵک پەلاماریدا بێ ڕوخاندبێتی و لاواز بوو بێت دایمەنا حکومڕانانی باش بوون و بژانەوە لە کۆمەلگا ڕوویداوە و ئاوەدانی و خەڵک لێ ڕازی بووە و لە تاریخش بە باشە باس کراوە و لە فترەی 2006 تا 2012 لەبەرەوەی تەوافق هەبوو لەبەرەوەی ڕێککەوتنێکی درێژخایەن لە بینی پارتی وێچێتی بۆ ئەو کاتەش وەزعی کورد باشتر بوو لە ئێستا هیچ نەماوە پەرلەمان پێند ئەوە تقریبەن پەرلەمان 10 ساڵە داخراوە
هیچ قیمەتی نەماوە جارێ خراپترین خولی پەرلەمان ئەو خولە بکە تێپەڕی و ئێستا شوا دەرگای داخراوە نە دەسەڵات دێ ڕێگەتدا بکرێتەوە حەزی لێ بکرێتەوە نە ئۆپۆزیسیۆنش دەنجی لێوە دێت یعنی ئێستا مشکلەیەکمان لەگەڵ ئۆپۆزیسیۆن هەیە کە خراپترە لە دەسەڵات لە هەندێک بارودۆختا و دام و دەستگاکانی دیکە شەرعیەتیان نەماوە یعنی هەرچی مؤسساتی ڕقابی هەیە لە کوردستان یان داخراوە یان ئیش ناکە یان ماوەی سەرۆکەکەی بەسەر چووە بێ قیمەت بووە یان هیچ بەهای نەماوە و حکوومەتیش ماوەی بەسەر چووە و کەمینەیەکی زۆر دیاری کراون ناحکوومەت حکومڕان و بڕیار دەدەن و یعنی حکوومەت ئێستا عیبارەتە لە ئەنجومەنی وەزیران ئەنا و ئەنجومەنی وەزیرانیش پێم وایە چەند کەسێک حکوومەتێکی بچوو کراوە هەیە لە پەنا پەردەوە حکومڕانی لە هەرێمی کوردستان دەکات پارە سەرف دەکات نەوت دەڕوێنی ئاگداری وردەکاری زانیاریەکانە یعنی ئێستا بڕۆ لە وەزیر دارایی پرسە من دڵنیام معلوماتیشی ئەو تۆی نییە سەبارەت بە داهاتی هەرێمی کوردستان و بۆ مەسەلەی نەوت و وەلی ژنەی نەوت و گاز هەبووە و هەر دەنجی نەماوەی ئەوەی کە ئەنجومەی نەوت و گاز لە هەرێمی کوردستان ینی دادگاکان بێ قیمەت بوون ینی حکومڕانیەک باش بێت بە تەئکید کاتێک کە پارتی وێچێتی لە بەغدا بوون نوێنەرایەتی خەڵکی کوردستانیان دەکرد لە ئێستا باشتر بە تایبەت لە دوای 2005 بەغدا نەیتوانێت بەو شێوەی ئێستا تەجاوز لەسەر مافی هەرێمی کوردستان بکە ئێستا لەبەرەوەی بەغدا دەزانی پارتی وێچێتی نوێنەرایەتی شەقامی کوردستان ناکەن بە دەنگێکی کەم لە ناو پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراقن بۆیە تەجاوز لەسەر چ دەکات تەجاوز لەسەر حەق و حقوقی دەستوری کورد دەکات و لەبەر ئەوەی کەمینەی حکومڕان لە کوردستان ینی پشت ئەستورنیم بجەماوە ڕێگای دیکە دەگرنەبەر بۆ مانەوەی خۆیان بۆیە بڕیارەکانیشیان بەشێکی هەڵەی گەورە دەکەن و کوردستانیان لە ماوەی 10 ساڵی ڕابردوو بە تایبەت بە ئاراستێکی زۆر خراپ بردووە و فیدرالی لە هەرێمی کورد لە عێراق تەراجعی کردووە دەستور قیمەتی نەماوە لە عێراق هەڵبژاردن لە کوردستان هیچ قیمەت و بەهای نەماوە ئۆپۆزیسیۆن لە کوردستان هیچ بەها و قیمەتی نەماوە یعنی حکومڕانی لە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان و دیموکراسی زۆر بێبەها بووە سپاس دەکەین کاک سەرتیب کاکتۆرەکە بە کورتی شتێکت ناوێ کاتم تاو سپاس دەکەم ئەوەی کە خەڵک زۆر دڵڕاکی هەیە کە ئایا ئەم گرێبەستانە و ئەم پەرەسەندنانە ئایا کاریگەری هەیە لەسەر موچەکەیان کە زۆر لێدوان ئەدرێت کە پێش جەژن ئەدرێت هیوادارین بدرێت بۆ چونکە ئێستا دۆخە سیاسیەکە و مجامەلەکردنی یەکتری لەلایەن هێزە سیاسیەکانەوە لە ئاستێکایە کە ئەخوازێت بۆ نمونە مەسەلەن سوودانی بە هەمان شێوە ئەم مانگەش موچەکە بدات و گرفت دروست نەکات و دوای نەخات و مەرجەکانی قورس نەکات ئیتر چەند مانگێک ماوە بۆ هەڵبژاردن لە هەڵبژاردنەکانیشە ئەوە یاسایەک و شتی تر ینی یەت تەدەخولەکات بۆ ڕێکەوتن و بۆ مجامەلەکردنیەکەی بۆ هیوایی کە خەڵکی کوردستان لە بەردەم ئەم معادل لەو سراع و ملولانەیە زەرمەند نەبێت کە بەداخەوە هەموو جارە زەرمەند. سپاس دەکەین کاک دکتۆر ئەمجەد محەممەد لە ستۆدیو هەروە لە لێرەوە کاک سەرتیب جەوهەر سپاس ببینێرانی بەڕە سپاس باوکاران خواتان لەگەڵ.